ئەم شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە شەوی بەرات کە گرنگێکی تایبەتی هەیە لە کولتوری و ئاینی ئیسلامدا و لە لای گەلی کوردیش نەریتێکی زۆر تایبەت و گرنگێکی یەکجار زۆری پێدرێ نقڵ و شیرینی پێشکەش بە مناڵانەکرێ مناڵان لە دەرگایەن بە وشەی بەراتی کە شەوەکەیان بەسرە بن جا من لە یەکێ لە گەڕەکەەکانی شاری سلێمانیم جۆش و خرۆشێکی زۆر هەیە سلێمانی گرنگێکی زۆر تایبەتی بەم نەریتەیەوە هەر لە مێژە تا ئێستا با چەند مناڵێک بدوێنم و دیاری بەراتی ڤارمان ئامادەیە کە ئەم کارتانن مەساسەی پێوەیە و کچەکەشمان کەزی لەسرە سڵاو لێ بە چۆنی؟ باشم. ئەم شەوی بەراتە شەوێکی خۆشە لای تۆ؟ بەڵێ. ئەی ئافرین نقڵ و شیرین و کۆ کردەوە؟ بەڵێ. ماڵی زۆر چووی؟ بەڵێ. ئەی ئەبێ هەموو نقڵەکانە بخۆی؟ نەخێر. ئەی دە گۆرانێکیشم بۆ بڵێ. نە عەرەبم نە ئێرانی نە تورکی هیچ هەخستەریم نەگەر خۆکەم نێژستانم کە کوردم و کوردستانی وەڵا کورد و کوردستانی دە دیارەیەکی ڤاریش وەرگرامە بەراتی ڤارە ئەی پیرۆزت بێ سڵاو لێ بێ گوڵ چۆنی؟ سڵاو لێوەش بێ عەلاگەکە و هەستەکەم زۆری نقڵ و شیرین ئارەوەڵا زۆر گەڕایی؟ ئارەوەڵا بە تەمای زیاتر بگەڕێی؟ ئارەوەڵا ئەی ئافرین دە دیارەیەکی بەرات هەڵگرا ئەمە دیاری بەراتی ڤارە بۆ ئێوە چۆنی کاکە؟ وەڵا باشم شکور باشی؟ بەڵێ. دیارێکی بەراتی ڤار هەڵگرا؟ دەست چا خۆش بێ ئافرین حەزی لە بەراتە؟ هەر زۆر ئەی ئافرین چۆنی گوڵ؟ وەڵا باشم لەگەڵ هاوڕەکانت گەڕای؟ بەڵێ وەڵا ئەبێ مناڵان زۆر دوور بکەونەوە و تا دایک و باوکیان ناگەیان لیان نەوەڵا حەزی لە بەراتە؟ بەڵێ وەڵا خۆشە دە دیارێکی ڤار دەست خۆش بێ مناڵان فەرموو دەست خۆش فەرموون فەرموو چۆنی؟ باشم. هاتووی بۆ بەرات؟ لەگەڵ چیە گەڕێی؟ لەگەر بەبەر. لەگە بەبەکان؟ دێ فەرموو فەرموو منەچمە لای یەکێک لەم مناڵە جوانانە بە سینیەک شیرینیەوە وەستا و پێشوازی لە مناڵانی ترەکە سڵاو لێ بێ سڵاو لە تۆش شەوی بەراتت پیرۆز لە ئێوەش پیرۆز حەزت لەم شەوەیە؟ بەڵێ ئەم شەوە زۆر تایبەتە تۆ نقڵ و شیرینی زۆر تایبەت و جوانە ڕازاندۆ تۆمانە چییە توای مۆمباسکەی؟ ئەمانە نقڵ و شتێکە کردومانەتەنە ئەمەوە پێشکەشی مناڵانیەکەی بەڵێ دەستە خۆش بێ منیش دیاری بەراتی ڤارم بۆ تۆ هێناوە؟ دەستە خۆش ئافرین پیرۆز میش دانێ لەمەی تۆڵگرم ئەی چەند جوانە دەست خۆش دەست خۆش چۆنی؟ باشم. بەراتە حەزەیە؟ هەر زۆر. ئەی ئافرێ توانی گۆرانیەکم بۆ بڵێ؟ بەڵێ. ئادەی ئەم شەوی بەراتە شەوی خۆش و خەڵاتە وا مناڵان دەگەڕێن دەست بە دەرگاوانێن ئەی ئافرین دە دیارێکی بەراتی ڤاریش بۆ تۆ پێشکەشە بێ ئافرین گوڵە جوان ئەو تا دیاریان بۆ ڤاری ژێناوە دەستان خۆش بێ زۆر زۆر سوپاس ئەمە نەریتی شاری سلێمانیە کە بە نقڵ و شیرینی و بەڕوویەکی خۆشەوە هەمووان پێشوازی لە مناڵان و لە یەکتریەکەن زۆر زۆر سپاس چەند جوانە دەست خۆ زۆر زۆر سپاس فەرموو دەست خۆ دوان بوو ئافرین چۆنی گوڵ؟ وەڵا باشم لە کەیەکەوە گەڕی؟ وەڵا تۆزێکە بێ لەگەڵ هاوڕەکان تای؟ بەڵێ زۆر باشە ئامۆژگاری چییە بۆ مناڵان دوورکەونەوە لە شاشەی مۆبایل و ئایپاد و بێن لەم شەوەیە بەشداری بکەن؟ وڵایی بە زۆر دوور نەکەونەوە و دوورکەونەوە لە شاشە ئەلکتۆریانیەکان ئەمەوێ هەمویان بێن بگەڕێن و پێکەوە ڕۆژێکی خۆش شەیەکی خۆش بەسەر بەرین ئافرین لەم شەوەیە هاوڕێی تازە و ناسی؟ ناوەڵا جارێنەوە ناسی؟ ناوەڵا دەی دەست خۆش دیارێکی بەراتی ڤار هەڵگرا دەستە خۆش زۆر باشە زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ ئێوە هەڵتان کرد؟ بەڵێ زۆر سپاس دەست خۆش دەستان خۆش بێ دەست خۆ فەرموون دەستان خۆش بێت ئەدەی مناڵان دیاری بەراتی ڤار پێشکەشتان بێ فەرموون فەرموون هەڵگرن پیرۆستان بێ پیرۆستان بێ گیانەکەم فەرموون دێ هەڵگرن منیش دیارێکی زۆری مناڵانم کۆ کردوێتەوە دیاری هەڵگر ئەوم بۆڵەگری ئەی دەست کە جوان
ماشاء الله جۆش و خرۆشێکی یەکجار زۆر هەیە ئەوە تا من یەکدانە لە بەراتەکانی فارم پێماوە حەزەکەم بچم یەکێ لە ماڵەکان بدوێنم بزانم چۆن خۆیان ئامادە کردووە چەند قوت و چکلێتیان پڕ کردوتەوە سەماو من ناکەن مناڵە بینم لەگەڵ داپیرەیە گەڕێن لەگەڵ دایکیان ناگەڕێن سڵاوتان لێبێ بەراتان پیرۆز تا چەند گرنگە زۆر سوپاس دەست خۆش منیش یەکدانم پێماوە لە بەراتی سپاس تا چەند گرنگە بە ڕوویەکی خۆشەوە هەمیشە پێشوازی نەم نەریتە بکەین و بۆ ئەوی مناڵەکانمان ئاشنای نەریتەکانی کوردەواری زۆر خۆشە یعنی دوسێ ساڵەوەی لە هاتووە گەورەکانیش لەگەڵ یا ئەگەڕێن جا بەڕاستی زۆر ئەم نەریتە یعنی پەری پێ بدرێت زۆر باشە دەستان خۆش بێ ئەرەوەڵا ماشەڵاوە دوسێ قاوەتیینەوە ماشەڵا زۆر بەساقەوم دەستی ئێوەش خۆش دەستان خۆش مەمنون زۆر سپاس ئەبینم یەکێک لە بەشداری مناڵان کە بەشداری کردووە بچووکترینیان ئەم مناڵە جوانەیە دایک و باوکی لەگەڵ یاگەڕێن ئەم کاتت باش بەراتتان پیرۆز ئەم مناڵە جوانەکەتان هەستەکەم گرنگی ئەتەوێ گرنگێکی زیاتر بەم نەریتە بێ تا چەند گرنگە مناڵەکان ئاشنای ئەم نەریتە کوردەواریانە بن و کاڵ نەبێتەوە زیندوو بیانێڵێ وڵی شتێکی باشیترە هەر لە کۆنەوە هەبوو بۆی کاڵ نەبێتەوەی تر مناڵەکان لە مناڵی شۆڕیان بێنی هەر شتێکی باش و خۆشیشە بۆ مناڵەکان دەستە خۆش ماڵی زۆر گەڕاوە ئەرەوەڵا فێر بوو کە بڵێت چی و قسە ناکە مناڵە جارە بەزی تر قوڵی هەڵە گرتووی کردنەوە علاگەکەیە و خوالێتان دەستان خۆش ئامان جیواریش هەمیشە ئەوە بووە کە گرنگێکی زۆر بەر نەریتە کوردەوارەکان باو هەمیشە بە زیندوی بمێنێتەوە چه جوانەکە چۆنی قسەم بۆکەی بەراتی کە جوانە بێنە با من دیاری بەراتتان پێشکەشکەم بەراتی ڤار فەرموو ئەی گیانەکە فەرموو کاکە جوان ئەمی قسەمان بۆکەی ئەمین مەشغوڵە گوڵی جوان چۆنی باشم بەراتت پیرۆز بێت زۆر سپاس بێتەش پیرۆز بێ چی ئەڵێ بۆ هاوڕێیانەت کە لە ماڵەوە بە دێر شاشی ئایپاد مۆبایلەوە دانیشتن نایەن تێکەڵی ئەم جەوە خۆشە بەڵێ ئەمەوێ هەمویان بێنجکە لەم بۆنەیە بە تایبەت سلێمانی زۆر گرنگەیە بەم شتانە و حەزەکەم هەموو هاوڕێیانمان بین بۆ ئەم یعنی شوێنەکان بین تاوکو بەرات بکەین ئەی ئافرین دەست خۆش زۆر سپاس دەکەم